لە دوای هێرشی ئاسمانی و تۆپخانەی ڕژێمی سووریا و کوژرانی 33 سەرباز و برینداربوونی 36 سەربازی تری تورکیا لە باشووری ئیدلیب لە سەرداوای تورکیا و لەسەر ئاستی باڵیۆزی وڵاتانی ئەندام هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ کۆبووەوە. یانس ستۆلتنبێرگی سکرتێری ناتۆ داوای لە رووسیا و سووریا کرد جەنگی سەر ئیدلیب ڕاگرن و ڕێز لە یاسای نێودەوڵەتی و ڕێکەوتنی ساڵی 2018 بگرن. جەختیشی لەوە کردەوە وەکو هاوپەیمان و ئەندامێکی گرنگی ناتۆ پشتیوانی لە تورکیا دەکەن. هەرچەندە لە دوای ڕووداوەکە سێرگی لاڤرۆڤی وەزیری دەرەوەی رووسیا ماتەمینی وڵاتەکەی بە تورکیا ڕاگەیاند و ئاماژەی بە پەیوەندی تەلەفۆنی نێوان پۆتین و ئەردۆغان کرد لەبارەی دۆغی ئاڵۆزی ئیدلیبەوە. بەڵام جەختی لەوەش کردەوە کە ڕژێمی سووریا مافی خۆیەتی جەنگی تیرۆر بکات و چارەسەری مامناوەند لەو جەنگەدا نییە. لەلایەکی ترەوە تورکیا بە توندی لێدوانی وەزارەتی بەرگری رووسیای ڕات کردەوە و ڕایگەیاند کە شوێنی بوون و جوڵەی سەربازی بەوردی داوەتە رووسیا، بۆیە لێدوانی ئەو وەزارەتە دوورە لە ڕاستیەوە کە گوایە تورکیا ئەوانی ئاگادار نەکردووەتەوە. بەر لە تەقینەوەی ئاڵۆزیەکان بەم شێوە ترسناکەی ئێستا گفتوگۆکانی نێوان مۆسکۆ و ئەنقەرە نەگەیشتنە ئەکام. ئەوە لە کاتێکدا نە رووسیا دەیەوێت هاوکارێکی گەورەی بە قەبارەی تورکیا لەدەست بدات کە دووەمین هێزی ناتۆیە و قەبارەی بازرگانی ڕۆژ لە دوای ڕۆژ لەگەڵیدا گەشە دەکات. بە پێچەوانەوە تورکیاش نایەوێت لە دوای پشتیوانی نەکردنی لەلایەن ناتۆ و پێنەدانی سیستمی دژە ئاسمانی و چەکی پێشکەوتوو لەگەڵ رووسیا بکەوێتە جەنگێکی سارد یا گەرمەوە. بەڵام ئاوەرەبوونی زیاتر لە 900,000 کەس بە پێی لێدوانی ستیڤان دووجاریکی وتەبێژی نەتەوە یەکگرتوەکان کە نیوەیان منداڵن، تورکیا ناتوانێت شەپۆلێکی تری ملیۆنی ئاوارەکان بۆ ناو وڵاتەکەی قبوڵ بکات، تەنانەت ئەگەر ئەو قبوڵ نەکردنەش ئاکامەکەی بگاتە جەنگی ڕاستەوخۆ لەگەڵ رووسیادا. هەرچەندە رووسیا دوو کەشتی جەنگی ناردووەتە کەنارەکانی سووریا کە هەڵگری موشەکی کروزن، بەڵام ئەوە یەکەم جارە کە ویلایەتە یەکگرتووەکان بە توندی هێرشی سەر تورکیا ئیدانە دەکات و بە دڕندانەی ناودەبات و پشتیوانی لە تورکیای هاوپەیمانی دەکات. لێدوانەکانی نەتەوە یەکگرتووەکان و بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا جۆزیپ بۆریل کە بە مەترسیەوە لەو ڕووداوی ئیدلیب دەڕوان و بەردەوامبوونی دەبێتە هۆی ململانەیەکی گەورەی نێودەوڵەتی، ئاماژەیەکی تری هەوڵە دیبلۆماسیەکانن بەر لە تەواوبوونی وادەی هەڕەشەکەی ئەردۆغان بۆ گەڕاندنەوەی ڕژێمی سووریا بۆ پشت خاڵەکانی ڕێکەوتن نامەی سۆچی. لە دوایەوەی تورکیا بە پێی مادەی 4 ڕێکەوتنامەی واشنتۆن کە دامەزراندنی پەیمانی ناتۆی لێکەوتەوە داوای کۆبوونەوەی ڕایۆشکاری کرد، بەو پێی بڕوای وایە سربەخۆیی سیاسی و ئاسایشی نەتەوەیی کەوتووەتە مەترسیەوە. رووسیای تووشی جۆرێک لە شڵەژانی سیاسی و ئەمنی کردووە، بۆیە سێرگی لاڤرۆڤ بە ئاماژە بەو مافەی تورکیا لە ناتۆدا ڕایگەیاند کە ئەوەی لە ئیدلیب ڕوودەدات ناچێتە ژێر ڕکێفی هیچ مادەیەک لە هاوبەندی پەیمانی ناتۆ، بەڵام ئەوەی ڕوون نەکردەوە کوشتن و ئاوارەکردنی ملیۆنان سووری و وێرانکردنی شار و گوند و نەخۆشخانە و قوتابخانە و ژینگەی ئەو وڵاتە لەلایەن هێزی ئاسمانی وڵاتەکەیەوە دەچێتە ژێر خانەی کام بنەمای مرۆیی و یاسای نێودەوڵەتیەوە.